بسم الله الرحمن الرحیم. بینەرانی زۆر بەڕێز، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێ. لە کەناڵی دیمەن لە پرۆگرامی کلیلەوە بە دیدارتان شاد بووینەوە. بابەتی ئەم جارەمان بە ناونیشانی دەتەوێت بەهەشتی بیت. ئەگەر بتەوێت بەهەشتی بی بە ئیزنی خوای پەروەردگار گوێ لەم وتارە لە پرۆگرامی کلیل بگرە. کۆمەڵە خاڵ باز دەکەین لە خزمەت قورئان و فەرمودەکانی پێغەمبەردا صلی الله علیه وسلم کە نیشانەی مرۆڤی بەهەشتین. مرۆڤی ژیر و عاقڵ هەمیشە چاوی لە ئایندەیە بۆ دابینکردنی دوا ڕۆژێکی خۆش، بۆی کەوا دوا ڕۆژێکی پڕ بەختەوەری و خۆشی هەبێ، هەوڵ دەدا کەم بخەوێ، زۆر ماندوو دەبێت لە حەدی خۆی زیاتر خۆی ماندوو دەکا، دەست پێوە دەگرێ، چونکە ئاڵێ ژیان هەر ئەو ژیانە نییە کە ئەمڕۆ لە بەردەستماندایە، بیری داهاتووی ژیانی دەکاتەوە و خۆی دەپارێزێ لەو شتانەی کەوا زەرەرن بۆ داهاتووی، بۆ نمونە خوێندکارێک، کرێکارێک، کاسبکارێک. ئینسانی ژیر و عاقڵ هەر بۆ ئەمڕۆ ناژی، ئەڵێ بە ئومێدی خوای پەروەردگار خۆم هیلاک دەکەم، ئەخوێنم لە بنەڕەتیەوە هەتا زانکۆ تا خوێندنی باڵا، بۆ ئەوەی کەوا لە دوا ڕۆژی ژیانمدا موچەیەکی باشم هەبێ، بەو موچەیە بژێوی ژیانم دابین کەم، پلەیەکم هەبێ، بتوانم خزمەتێک بە خۆم بکەم، خزمەتێک بە خاکەکەم بکەم، خزمەتێک بە هاوڵاتیانی خۆم بکەم، خزمەتێک بە فەقیر و هەژار بکەم، لە ڕێگەی ئەو پلەپایەوە دوعایەکی خێرم بۆ بکرێ کاری موسڵمانێک ڕایی کەم. هەروەها ئۆتۆمبیلێکم هەبێ، محتاجی نامەرد نەبم، لەم و لەو نەپاڕێمەوە، کەواتە لە سەرەتای تەمەنەوە لە خوێندکارەکەەوە، لە کرێکارەکەەوە، لە کاسبکارەکەەوە بەس بۆ ئەوەندە کۆشش ناکە تەنها ئەم ڕۆژە بەڕێکەم، بەڵکو ئینسانی ژیر و عاقڵ و هۆشمەند بەردەوام بیری داهاتووی هەیە، بیر دەکاتەوە لە داهاتوودا کەوا ژیانی چۆن بێ. ئەمە ئەو پەڕیکارێکی ژیرانە، مەردانە، خوا پێی خۆشە، هەم ژیرانەیە، هەم کارەکەت مەردانەیە، هەم خوای پەروەردگاریش پێی خۆشە. ئەمە بۆ کاروباری دنیا مرۆڤی ژیر و عاقڵ بەردەوام داهاتوو دەبینێ و ئێستا زیاتر خۆی ماندوو دەکا، بۆ ئەوەی لەو سەرەوە لە گەنجیان ماندوو دەبێ، بۆ ئەوەی لەو سەرەوە لە پیریدا ڕەنجەکە هەڵگرێ، گەنجەکە هەڵگرێ، گەنجی ڕەنجی گەنجی هەڵگرێ. دەی بەخوا دواڕۆژی ڕاستەقینە بەڕێزان بریتیە لە قیامەت. دنیا ئیسلام نەهی لەوە نەکردووە کەوا هەوڵی دواڕۆژێکی گەشت بدەی بۆ خۆت. ئەگەر پێی گەیشتی و تەمەنت باقی بوو، ئەمە خوا پێی خۆشە و کارێکی ژیرانە و جوامێرانەیە. بەڵام دواڕۆژی ڕاستەقینە بریتیە لە قیامەتێک کە هەرگیز نابڕێتەوە. بەدەستهێنانی بەهەشت و حەسانەوەی هەتاهەتایی ئەوە دواڕۆژی ڕاستەقینەمانە. ئایا بەهەشت بۆ کێیە؟ پەروەردگار وڵامی ئەو پرسیارەمان دەداتەوە لە سوورەتی ئەلقەسەس ئاەتی 83 دەفەرمێ: تلك الدار الآخرة نجعلها للذين لا يريدون علوا في الأرض ولا فسادا والعاقبة للمتقين. تلك الدار الآخرة خۆی گەورە ئەوە ئاماژەی بۆ دەکەوە تا قیامەت زۆر نزیکە. ئەم ماڵی کۆتاییە، ئەم ماڵی قیامەتە، ئەم داری کۆتایی یاتر کۆتا ماڵتە کە نەتێکچوونی بەسەرادێ، نەگواستنەوەت لێ هەیە، نەکۆتاییت دێ بە مردن، بەڵکو ئەمە ماڵی ڕاستەقینەی کۆتاییتە. بۆ چێ ئەم خانووی بەهەشت، ئەم ماڵی کۆتاییە؟ للذین نجعلها للذین، دامان ناوە پەروەردگار دەفەرمێ بۆ ئەو کەسانەی لا يريدون علوا في الأرض ولا فسادا، کە نانەوێ لەسەر زەویدا خۆ بڵندکەن، خۆ بەرزکردنەوە ناکەن. خۆ بەرزکردنەوە بەوەی کەوا ئینسانێک کە متەکەبیرە یەکەم عیبادەتی خوا ناکە، ئەوەندە لوتی بەرزە پێ عیبە سوزدە بۆ خوا بەرێ، نەعوذ بالله، نوێژ ناکە، ڕۆژوو ناگرێ، حەج ناکە، زەکات نادا، عیبادەتەکان هیچی ئەنجام نادا. علوا في الأرض ئەو کەسانن کەوا بە شەرعی خوای پەروەردگار ڕازی نین، نەعوذ بالله، وا دەزانێ بە شەرێکی مرۆڤێکی یاسادانەری وەکو خۆی یاسای بۆ دابنێ پێڕازیە، بەڵام ئەڵڵا سوبحانەه وتەعالا یاسای بۆ دابنێ بەمایان ڕازی نە. پەنا بەخوای پەروەردگار زۆر بابەتێکی خەتەرە.
بە حکمی ئەڵڵا ڕازی نییە، بە حکمی مرۆڤێکی وەکو خۆی ڕازیە، ئەوە زۆر متەکەبیرە، ئەوە علووەن فی الأرض ولا فەسادە. دوا ڕۆژی ڕاستەقینە بۆ ئەو کەسانەیە کەوا نایانەوێت کەوا خراپەکاری لەسەر زەویدا بڵاو بێتەوە، دوا ڕۆژیش بۆ ئەو کەسانەیە کەوا خۆ دەپارێزن لە تووڕەبوونی خوای پەروەردگار و لە هەوڵی ڕەزامەندی ئەڵڵادا سوبحانەهو وتەعالا. چەند دەرسێک لەم ئاەتەی ژمارە 83 سوڕەتی ئەلقەسەس وەردەگرین، چەند وانەیەکی لێ وەردەگرین. یەکەمیان ئەم ئاەتە پێمان دەڵێ خۆزگەی دڵ و کردار وەکو یەکە، خۆزگەی دڵ و کردار وەکو یەکە لای خوای پەروەردگار. سرنج بدەن ئاەتەکە دەفەرمێت تیلکە الدار الآخرة نجعلها، نافەرمێت تیلکە الدار الآخرة نجعلها للذين لا يستعلون ولا يفسدون. ئاەتەکە وانییە، نافەرمێ ئەم دوا ڕۆژ و ئەم ماڵی کۆتایی قیامەتە بۆ کەسانێکە کەوا خۆیان بەرز ناگرن لەسەر زەویدا و خراپەکاری ناکەن. ئاەتەکە وای نەفەرموو، بەڵکو فەرمووی لا يريدون علوا في الأرض ولا فسادا. وشەی لا يريدون سرنجی بخەنە سەر، لا يريدون علوا في الأرض ولا فسادا، یعنی هەر بە دڵیش ئاواتی بۆ ناخوازن، کەواتە کەسانێک هەن بە کردار خۆ بە گەورە دەبینن لەسەر زەویدا، بە کردار خراپە دەکەن. کەسانێکیشمان هەن بە کردار هیچیان نەکردووە، نە گەورەی و تەکەبوریان نواندووە، نە خراپەکاریشیان لەسەر زەویدا کردووە، بەڵام بە دڵ حەزیان پێیەتی. ئەم دوانە وەکو یەکەن. بۆیە ئەگە بتەوێ ماڵی قیامەتت ئاوەدان بێ و بەهەشت جێگات بێ و ئەو شوێنەی کەوا چارەنووسی کۆتایی لەوێدایە ئاوەدان بێ، بەهەشت بێ و دۆزەق نەبێ، ئەبێ لا يريدون، لە دڵەوە نەتەوێ، نەک لە بەر بێدەسەڵاتیان دەستت پێی نەگەیشت بێ. بابەتێکی وردە، بابەتێکی چارەنووس سازە بەڕێزان، زۆر بە وردی دیقەتی بدەن. ئیمامی عەلی دەفەرمێ هەر کەسێک حەز بکە تەنانەت قەیتانی پێڵاوەکانی لە بابەتێکی گرانبەها بێ بۆ ئەوەی پۆزی پێ لەسەر خەڵکا لێدا، ئەکەوێتە علووان فی الأرض دەیگرێتەوە. یعنی بەس قەیتانی پێڵاوەکانی حەزی بەوەیە قەیتانی پێڵاوەکانی لە خەڵک زیاتر بێ. بۆ نمونە ئەمڕۆ قەیتانی پێڵاو کە نەماوە کەڤەری موبایلەکەی، قایشی سعاتی دەستەکەی، زنجیری ملی، تەزبیحەکەی دەستی، بابەتێکی وا بێ کە پۆزی پێ لەسەر خەڵکا لێدا، ئەگەر ئەم شتە بچووکەش بێ، ئەوە دەچێتە ڕیزی ئەو کەسانەوە کەوا ماڵی قیامەتیان وێرانە کە علووان فی الأرض. ئەبینی کەسێکی وامان هەیە ماتۆڕێکی پێ، ماتۆڕێکی سواری پێیە، ماتۆر سکیلێک بۆ کەسێکی ڕێکوپێکی وەکو جەنابتان، بۆ گەنجێکی ڕێکوپێک بڕواتان هەبێت دەوری ئۆتۆمبیلێک باشتر دەبینێ. کاسب کارێکە، دوکاندارێکە، لە فەرمانگەیەکە کارێکەیە، خوێندکارێکە، ئەگەر بە یاسایی لێ بخڕێ، کوڵاو بەکاربێنێ، ئەوەی سەر ئەژنۆی بەکاربێنێ، ماتۆڕەکەی ڕێکوپێک بێت، دەنگی بەرز نەبێ، خەڵکی ئیزعاج نەکە، بە شوێنی دیاریکراوی خۆیدا بڕوا، بە پێی ڕێنماییەکانی پۆلیسی هاتوو چۆ بڕوا، لە ترافیکا بوەستێ، ئەم لاولا نەکا بەبینی سارەیە، ئەتوانێت لە مەسافەیەکی کورتە بە ڕێگایەکی ئاسان بگاتە شوێنی کارەکەی. دەوری ئۆتۆمبیلێک زیاتر دەبینێ، بەڵام دەبینی بەداخەوە کەوانە ئیشەڵا زۆر نەبن و ژمارەیان کەم بێتەوە، گەنجێکە یەک ماتۆر سکیلی پێیە، ماتۆڕێکی پێیە، بەس ماتۆڕێک شک دەبا لەم دنیادار، ئەویش لەوانەیە بە قیست و قەرسێ نابێتی، ئاوات دەخوازێ، ئاوات دەخوازێ ئەو ئۆتۆمبیلە گرانبەهای فڵان کەس پێیەتی، ئەوەی پێبووایە و تەکەبوری بەسەر خەڵکا لێدایە، تەپوتۆزی بەسەر خەڵکا بکردایە، خۆی پێوە ڕابدایە، جامەکانی پێشە و تەنیشت و دواوەی هەمووی ڕەش بکردایە، خەڵک سرنجی بدایە وتای ئەمە چێیە؟ خۆمە بەس ماتۆڕێکی هەیە، بەخوا هەتا دەبرێ باوەڕ ناکەم ئۆتۆمبیلی هەبێ، هەر چاویشی بە پارەکەی بکەوێ، بەڵام لە قیامەتە حیسابی وەکو ئەو کەسەوایە کە بەو ئۆتۆمبیلە گرانبەها حرامە پۆزی بەسەر خەڵکا لێداوە، خۆی ڕاداوە بەسەر خەڵکی فەقیر و هەژارە، دڵ و دەرونی خەڵکی ئازارداوە. چاودێ نێتەکان وەکو کردارەکان وان. ئایا ئیسلام پێمان دەڵێت تۆ نە پارەت هەبێ نە پلەت هەبێ، یعنی بەس ئەوانە بۆ کافران باشن؟ ناوەڵا بە پێچەوانەوە. لە قورئانی پڕ بەرەکەت و بەخششە خوای گەورە دوو نمونەمان بۆ بێنێتەوە. یەکەمیان بەرزترین ئاستی دەوڵەمەندی کە قاڕون نەیگەیشتوتێ، بریتە لە دەستی بەخێری پێغەمبەرێکی خوای پەروەردگار سولەیمان پێغەمبەر عەلەیهی السەلام،
ئەوەندە دەوڵەمەند بووە بەڕێزان نەک مرۆڤەکان جنۆکەکانیش لەژێر دەستیا کاریان کردووە، نەک لە سەر زەویدا، نەک لە سەر دەریا، لە ژێر دەریاشا کاری بۆ کراوە. یعنی لە ئاسمانیشا ئەو زەمانەی کە فڕۆکە نەبووە، ڕۆکێت نەبووە، ساروخی ئاسمانی و قەمەرە سناعی نەبووە، لە ئاسمانیشا کاری بۆ ئاسان کراوە. زمانی باڵندەکانیشی زانی و ئەوانیش کاریان بۆ کردووە. واتە لوتکەی دەوڵەمەندی کە جارێکی کە مرۆڤایەتی سەرمایەدارێکی ئاوا بەخۆیەوە نابینێتەوە. بەڵام ئەوەندە ملکەتی خوای پەروەردگار بوو، شعاری دروشمی سولەیمان ئەمە بوو: هذا من فضل ربي ليبلوني أأشكر أم أكفر. ئەمەی کە خوای پەروەردگار بە منی بەخشیوە، ئەم سەروەت و سامان و ئەم هەموو خۆشگوزەرانی و دەسەڵاتی مادیە هەمووی فەزلی پەروەردگارە. هذا من فضل ربي، هەمووشی تاقیکردنەوەیە. ئەشکر و ئەم ئەکفر، من شکرانە بژێری خوام، ئەمە بەهی خوا دەزانم، لە چاکەدا بەکاری دێنم، لە ئاوەدانکردنەوەی زەویدا بەکاری دێنم، لە مسلمانکردنی خەڵکاندا وەکو مەلەکەی بەڵقیس بەکاری دێنم، یان لە خراپەدا بەکاری دێنم، یان ناشکوری دەکەم، یان ناشکر دەبم بەرامبەر بە پەروەردگار، یان بە هیچ شان و شەوکەتی خۆمی دەزانم. ئەمە هەمووی تاقیکردنەوەی خوای پەروەردگارە. چەند خۆشە دەوڵەمەند وەکو سولەیمان بێ. بۆیە لوتکەی پێشکەوتن لە سەردەمی سولەیماندا عەلەیهی سەلام گەیشتە لوتکە، لوتکەی خۆشگوزەرانی خەڵک، ئاوەدانی سەرزەوی، خۆشگوزەرانی ژیانی خەڵکەکان و تاکەکان، مسلمانبوونی پاشاکان وەکو مەلەکەی سەبە، هەمووی لە سەردەمی ئەوە ڕوویداوە. ئیسلام پێمان دەڵێ بە هەزاران دەوڵەمەندی وەکو سولەیمانمان هەبێ کە بە کردار نەک هەر بە قسە بڵێ هذا من فضل ربي. هەروەها لە بواری پۆستی ئیداریدا، لە بواری پۆستی بەڕێوەبردننی وڵاتە، ئێمە ذوالقەرنەینمان هەیە لە قورئانە، لە سوڕەتی ئەلکەهفە بە جوانی باس کراوە. پاشایەکی دەسەڵاتدار لە لوتکەی دەسەڵاتی ئیداری و سەربازیدا توانیوێتی ڕۆژهەڵات و ڕۆژهەڵا ئاوای زەوی ئەو زەمانە بگرێ، ببێتە فریاد ڕەست بۆ گەلانی چەوساوە، ژێردەستەی یەئجوج و مەئجوج، ڕزگاریان بکە، بەس دروستکە، سەدێک دروستکە لە بەردەمیاندا، خەڵکی فەقیر و هەژار بەدەستی خۆیان کار بکەن، مافی ڕەوای خۆیان بەدەست بێنن، ئازادی بۆ گەلان دەستە بەرکە، کەچی شیعاری ئەم پلە باڵایە، ئەم فەرماندە سەربازیە گەورە، ئەم بەڕێوبەری ئیداری خەڵکە ئەمە بوو: هذا رحمة من ربي، ئەمە هەمووی ڕەحمەتی خوای پەروەردگاری منە. هذا رحمة من ربي، ئەمە هەمووی ڕەحمەتی پەروەردگارمە سبحانه وتعالى. ئەو کاتە پارە و پلە دەبێتە خێر بۆ خۆت و بۆ دەوروبەرت. تەواوی مرۆڤایەتی گرفتاری فیرعەون و قارونە. فیرعەون و قارون بەڕێزان لە قورئانە کە باسکراون تەنها دوو کەسایەتی نین، تەنها دوو کەس نین، مردبن و ڕۆیشتبن و تەواو بوو بێ ژیانیان. بەڵکو فیرعەون هەموو پلەدارێکی دەسەڵاتداری، خاوەن کۆشک و تەلاری، پاسەوان و حیمایی زۆر کە بەڕێوەبردننی وڵاتەکە بەدەستێوەیەتی، بەڵام دوو سیفەتی هەیە: هەم خوانە ناسە، هەم خۆ بەزلزانە. بە خەڵکی دەڵێ ئەنا ڕەبوکم الئەعلا، ما ئوریکم ئیلا ما ئەڕا، چاوی ئێوە هەمووی داخراوە، ئەوە شتە ڕاستە، ئەو شتە بوونی هەیە کە چاوی من بیبینێ. ئێوە دەبێت عەقڵتان داخەن، عەقڵتان لۆگ بێ، مێشکتان بەکار نەهێنن، من لە جیاتی هەمووتان بیر دەکەمەوە، لە جیاتی هەمووتان دەبینم، لە جیاتی هەمووشتان بڕیار دەدەم. ئەم فیرعەونە لە هەموو زەمانێکە هەیە. ئەمە فیرعەونە تەنها نەفەرێک نییە سیستەمەکەی کۆتایی پێهات بێ، هەتا کۆتایی زەمان دەمێنێ. هەم خوانە ناسە بێدینە، هەمیش خۆ بەزلزانە. ئەمە وڵات و گەل و نیشتیمان لە ناو دەبە. فەکانوا من المغرقین، هەموویان بەیەکەوە لە ناو دەبن، هەموویان بەیەکەوە غەرق دەبن. غەرقی گرانی، غەرقی شەڕ و شۆڵ، غەرقی ئەوەی کە فەسادی ئیداری و گەندەڵی لە وڵاتە بڵاو دەبێتەوە. قارون ڕەمزە بۆ هەموو سەرمایەدارێک، پارەدارێک، زۆر زۆر سەرمایەکەی لەسەرەیە، زۆر زۆری هەیە وەکو پارە، بەڵام دەڵێ ئینەما ئوتیتوه عەلا عیلم عیندی، ئەوەی کە هەمە ئەم سەرۆت و سامانە، ئەوەی کەوا لە بەردەستمایە لە سەرمایە، ئەوە هەمووی بە ئازایەتی خۆم پەیدام کردووە.
ئەوە علمی پارە پەیداکردنە، ئەوە خەڵک نازانێت چۆن کەسابەت بکە، چۆن پارە پەیدا بکە. من خۆم لێ دەزانم. إنما أوتيته على علم عندي. کەواتە دەوڵەمەندێکی خوانە ناس، دەوڵەمەندێکی متەکەبیر و خۆبەزلزان و فرعون قارونیش وەکو نمونەی سەرمایەدارێک ئەبێتە مایەی بڵاوکردنەوەی خراپەکاری لەسەر زەویدا، مای ئەوەی بازار قۆڕێک بکە، خەڵکانێک بەس کە سابەت بۆ ئەو بکەن، ئەویش بە نانسکی خەڵکێک وەکو کرێکاری و شاگردی بەکاربێنێ. ڕەمزی قارونیەت بۆ دەوڵەمەندی خوانە ناسی خۆبەزلزانە. بۆیە ئەگەر کەسێک هیچ لەو پۆستێکی نەبێ، خۆزگە بخوازێ وەکو فێرعەون بێ، کەسێک هیچ پارەیەک لە جیفانیان نەبێ، بە نانی سوڵ بژی، بەڵام لە ناخیەوە حوبێکی قارونی هەبێ، خۆزگە ئەو سەرۆت و سامانم دەبوو، منیش ئاوا خەڵکم پێدەچەوساندەوە، هەموو ئەوەی خۆم دەخوارد، هی خۆم بۆ خۆم، هی تۆش دەخۆم، ئەبێ خەڵک هەمووی بۆ من کاسبی بکە، هەمووی بۆ من کار بکە. ئەمانش بە ڕێزان نیشانەی فەوتانیانە، ئامانە تێدا دەچن. بۆیە کردار لەگەڵ نێتی ناودڵ وەکو یەک حیسابی بۆ دەکرێت لە دیوانی خوای پەروەردگاردا. لە سوڕەتی ئەننور ئاەتی 19دا خوای پەروەردگار دەفەرمێ: إن الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا لهم عذاب أليم في الدنيا والآخرة. ئەو کەسانەی کەوا یحبون بەدڵ حەز دەکەن کەوا زینا و خراپەکاری، بوختان و قسە و قسەڵۆک بۆ کەسانی ئیماندار لە ناو کۆمەلگادا بڵاو بێتەوە. حەز دەکەن کۆمەلگای ئیماندار زینای تێدا بڵاو بێتەوە، هاوڕەگەز خوازی تێدا بڵاو بێتەوە، ڕوت و قوتی و فەسادی تیا بڵاو بێتەوە. بەدڵ حەزی پێ دەکەن، بە هەنگاویشیان بۆ نەنابێت. بەدڵ حەز دەکەن بوختان بکرێ بۆ کەسانێکی خواناسی دینداری ئیماندار لە کوڕان و لە کچان، لە پیاوان و لە ژنان. ئەوانە لەهم عەذاب ئەلیم فی الدنیا والآخرە. ئەوانە سزایەکی بە ئێشیان هەیە، زۆر بە ئێش لە دنیادا و لە دوا ڕۆژدا، یعنی نەک هەر لە قیامەتە، هەر لە دنیادا هەر کەسێ بوختان بۆ بێتاوانێک بکە، یەقینی هەبێ ڕۆژێ بوختانی بۆ دەکرێتەوە، ئاگای لە هیچ نییە، ئابڕووی دەبرێ وەکو چۆن ئابڕووی خەڵکی بردووە. بۆیە ئەگەر بوختان بۆ کەسێک کرا، تۆمەت درایە لای پاڵ کەسێکە پاکە، خاوێنە، ئەهلی ئیمانە، بە ئەخلاقە، ئێتر لە تۆڕێکی کۆمەڵایەتیەوە لە ناو مەجلیسێکی خوانە ناسانەوە تۆمەتێکی بۆ هەڵباسرا، باسی کرا بە خراپە، تۆ جەنابەت هیچ وشەیەک لەبارەوە نەوتووە، هیچ وشەیەک نەوتووە، زمانت هەڵ نەهێناوە، کۆمێنتێکن نەنووسیوە، هاهایەکن نەکردووە، ئیمۆجیەکی پێکەناوی دانەناوە، لەم تەنقولها بۆ کەسیشن نەگواستەوە، نەتگوت وەڵا وا دەڵێن، من بۆ خۆم هیچم بەچاوی خۆم نەدیوە، بەس وا دەڵێن لە فڵان پەیجا وا کرا، وا باسی خەڵک کرا، بیستم لە فڵان کەس، لە فڵان کۆڕا، لە فڵان مەجلیسە، لە فڵان ماڵە باسی ئەو کچیان دەکرد، باسی ئەو کوڕیان دەکرد، باسی ئەو ژنیان دەکرد، باسی ئەو پیاوان بەو شێوەیە دەکرد. ئەوە تۆ هیچن نەکردبوو بە کردار، نەقسەت کردبوو، نەبابەتەکەت گواستبەوە، بەڵام لە دڵەوە بسکەی سمێڵت دەهات، کەیفت بە بابەتەکە دەهات، دڵخۆش بووی کە فڵان کەس ئەو بابەتەی لێ قەوماوە و ئابڕووی براوە و دڵخۆش بوو بە کۆمنتی خەڵک کە دەخوێندەوە پێی پێدەکەنی، دڵخۆش بوو بەوەی کەوا سەدان هەزار خەڵک ئەم ڤیدۆی ئابڕوچوونەی فڵان کەسیان بینیوە و بوختانەکەیان بڵاو کردوێتەوە. کەواتە وعەلا ڕەغبەتیکە و مەحەبەتیکە لەلیشاعە، بە ئەندازەی ئەوەی کەوا حەزت پێیەتی و دڵت بۆی دەخوازێت کە ئەم پرۆپاگەندەیە بۆ ئەم موسڵمانە بێت تاوانە بڵاو بکرێتەوە، تۆ بەس بەوەی کە ڕەغبەتت بۆی هەیە، کە دڵت حەزی پێیەتی، کە لە دڵەوە خۆشحاڵی، وەکو ئەو کەسەی کە بوختانەکەی کردووە، وەکو کەسەی کە بڵاوی کردوێتەوە، وەکو کەسەی کە تەئیدی دەکا و لە سەری دەنووسێ، وەکو ئەو کەسەی بەناو خەڵکە پەخشی دەکا و شێری دەکا و بڵاوی دەکاتەوە، تۆ بەس بە دڵ حەزت پێی بووە وەکو یەک تاوانبارن. چاولێ خۆزگەی دڵ لەگەڵ کردارە وەکو یەکەن. إن الذين يحبون بەس ئەوەندەی ئارزوو بکەی کە ئەم کارە ناڕەوا و ناشەرعیە برەوی پێ بدرێ و بڵاو بێتەوە لە ناو موسڵماناندا، ئەو کاتە تۆ بە گونەهبار و بە ئەهلی تاوان حساب دەکرێت. هەروەها پەروەردگار نمونەیەکی ترمان دەداتێ لەسەرەوەی کەوا نێتی ناو دڵ
لەگەڵ کردداری ئەنجام دراودا لە دنیا و قیامەتە بەرهەمەکان دەبینێەوە وەکو یەکن لە سوورەتی هود لە ئاەتی 113 دەفەرمێ ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار نەچن مەیل بکەن بەلای کەسانێکە کە زاڵمن ئەو کاتە ئاگری جەهەنەم کزەتان لێوە دێنێ چزەتان لێوە دێنێ داختان دەکا کەواتە خۆی پەروەردگار دیقەت بدەن نەیفەرموو ولا تركنوا إلى الظالمين نەچن مەیلی دڵتان هەبێ خۆشەویستیتان هەبێ بۆ لای ئەو کەسانی کە زاڵمن قورئان وای نەفەرموو نەیفەرموو إلى الظالمين بەڵکو إلى الذين ظلموا إلى الذين ظلموا يعني تەنها ئەگەر کەسێک یەک جار ستەمی کرد بێ کەسێک یەک جار ستەمی لە یەک کەس کرد بێ تۆ نابێ بەدڵ پشتیوانی لێ بکەیت هەروەها إلى الذين ظلموا پێمان دەڵێ با ئەو کەسە شەر نییە دیکتاتۆرێک بێ شەر نییە پلە باڵایەکی وڵات بێ شەر نییە مەسئولێک بێ با برات بێ با باوکت بێ با ئامۆزات بێ با خزم و قەوم و عەشیرەتت بێ با هاو حیزبی و هاوڕێبازت بێ کاتێک کە زانیت ستەمی کردووە ئەگە بەدەستی شاوکاری نەکەی نابێ بەدڵ حەز بە سەرکەوتنی بکەیت بەس بەدڵیش حەز بە سەرکەوتنی ئەم برا زاڵمەت بکەیت ئەو کەسەی کە بڵێ یەک جار زوڵمی کردۆ خۆ دوو جاری نەکردۆ خۆ نەبووە ستەمکارێکی گەورە خۆ نەبووە دیکتاتۆرێک فتەمەسەکم النار دڵنیا بە ئاگر دەچێژی کەواتە ئەننەهی ئەوەی کە خوا نەهی لێکرد فەرمووی وەلا تەرکەنوو یعنی ئەوەیە کە مەیلی دڵت بۆ لای زاڵم هەبێ ئەن تەرتاح ئیلەیهم حەز بە بوونی بکەیت حەز بکەی ڕسمی لەگەڵا بگری دەستکەیتە ملیەوە لێ نزیک بی بە هاوڕێیەتی خۆشحاڵی تەستەئنیسو بوجودیهم بۆ ئەوەی موچەیەکت بۆ بەردراوەتەوە بەردەوام بێ و پارە حرامەکە نەبڕێ ئەم زاڵمە هەر بمێنێتەوە هۆگری بە مانەوەیان ئەوە دڵنیا بە جەهەنەم دەبینی پێش چوونی بە هەشتت ئەگەر ئیمانداریش بی پەنا بەخوای پەروەردگار بۆ ساتێکی کەمیش بێ ئەبێ فتەمەسەکم النار وعدی خوایە جەهەنەم ببینی بەس لەسەرەوەی کە بەدڵ حەزت لێ بووە زاڵم بوونی هەبێ حەزت لێ بۆ لی نزیک بی مەرحەبایی بکەی ڕسمی لەگەڵا بگری چاوکچۆنی لەگەڵا بکەی حەزت بە بوونی ئەو ستەمەوە بۆ کە ستەم لە فەقیر و هەژار دەکات پەروەردگار فەرمووی وەلا تەرکەنوا إلى الذين ظلموا فتمسكم النار نەچی مەیلی دڵت هەبێ بەلای کەسێکە کەوا یەک جاریش ستەمی کرد بێ نەک إلى الظالمين نا إلى الذين ظلموا ئەگەر یەک جار ستەمی کرد بێ با ئەو کەسە دیکتاتۆرێک نەبێ با براکەی خۆت بێ با برایەکت زوڵمی لە برایەکت کرد بێ برایەکت زوڵمی لە هاوشاریەکت کرد بێ لە هاو ئاینێکی خۆت کرد بێ لە هاو زمانێکی خۆت کرد بێ لە هاو پیشەیەکی خۆی کرد بێ تۆن بە کردداریش هیچ نەکردو پشتیوانی براکەت کەسەکەت خزمەکەت هاو حیزبیەکەت کرد بێ بەس بە دڵ حەز بە سەرکەوتنی بکەیت چونکە براتە چونکە خزمتە چونکە هاوڕێ و هاوڕێباز و هاو حیزبی خۆتە بەس بە دڵ حەزت کرد بێ فتەمەسەکم النار نا بەهەژ نابینی هەتا ئاگری جەهەنەم داخل نەکا و گزەل لێ هەڵنەستێنێ کەواتە الحیساب على الإرادة المحبة التمني ئەوەی پەروەردگار لە قیامەتە حیسابمان لەگەڵ دەکا لەسەر ئەم شتانەیە ئایا ویستوتە ئایا کارەکەت ویستووە قورئان لە ئەوە ئاەتەکەی پێشووترە کە باسمان کرد الذين لا يريدون علوا في الأرض لا يريدون ئایا ئیرادەت هەیە ویستت هەیە هەر شتێک دڵت بۆی بچێ حەزت بۆی هەبێ ویستت بۆی هەبێ با بە کردداریش نەتکرد بێ هەمان چارەنووست دەبێ حیسابی لای خوای پەروەردگار پاداشت و سزا لەسەر ئیرادەیە لەسەر ویستە لەسەر مەحەبەتە ئایا حەزت پێی بووە ئایا حەزت پێی بووە خۆشحاڵ بووی بەبوونی ئەم کارە کە ڕووی داوە ئەگە خۆشحاڵ بووبی با دەستی تۆی تێدا نەبوو بێ با قسەتی تێدا نەبوو بێ کەسێکی تر ئەنجامی دابێ بەس تۆ پێی خۆشحاڵی ئەوە دڵنیا بە تۆژ وەکو ئەو سزات بۆ دەنووسرێ ئەتەمەنی خۆزگەی ناودڵ تۆ هیچ دەسەڵاتێکن نییە بەس خۆزگە لە دڵەوە دەخوازی ئەگەر دەسەڵاتم هەبێ وەکو فڵان کەس خراپە دەکەم وەکو فڵان کەس بێدینی دەکەم وەکو فڵان کەس خۆم بە گەورە دەنوێنم لەسەر زەویدا ئێستا کە پیاوی باشی لەبێ دەسەڵاتیدا خوای پەروەردگار وەکو حیسابی ئەو نێتی ناودڵت بۆ دەکات ئەو خۆزگەی کە لە دڵەوە خۆزگەی پێدەخوازی بۆیە دەبێت زۆر ئاگامان لە خۆمان بێ هەر تەنها بە کردداری ناودڵ
بەم خۆزگە خواستنا کە لە جەستەشە هیچ سوودن نەبینی و هیچ خۆشیەک و چێژنێکن نەبینیوە پای پەروەردگار قیامەتت وێران دەکا. پەروەردگار دەفەرمێ ماڵی قیامەتی ئەو کەسە ئاوەدانە لا يريدون علوا في الأرض ولا فسادا، لە دڵەوە حەزیان بە خراپەکاری نییە، حەزیان بە تێکدان نییە، یعنی بە دڵ ئەبێ ڕقت لەوە بێ کەوا ژن و مێردێک بینیان تێکچێ، بەڵام ئەگە خوا نەخواستە بەبێ ئەوەی دەست و زمانی تۆی تێدا بێ ژن و مێردێک لە یەک جیابوونەوە ماڵیان شێوە تۆ کەیفت پێی هات حەزت پێت خۆش بوو زەردەخەنە هاتە سەر لێوەکانت دڵت بزەی هاتێ ئەو کاتە تۆ دەچێ ڕیزی ئەو کەسانەوە کەوا فەساد و خراپەکاریان لەسەر زەویدا تێکداوە بڵاو کردوێتەوە، ئەو کاتە ماڵی قیامەتت زەرەری پێ دەکەوێت، ئەو کاتە خانووی بەهەشتت درزی تێدەبێ، ئەو کاتە دۆزەخ داوات دەکا پەنا بەخوای پەروەردگار. ئەگەر کەسێک دەستی نەبوو قسەی نەبوو لە تێکدانی نێوان دوو شەریکە، بەڵام بە دڵ حەزی دەکرد دوو هاوباش دوو دوکاندار دوو شەریکی چەند ساڵە ئێستا ناکۆکی کەوتۆتە نێوانیانەوە، ئێستاوا لە یەک جیابوونەوە ئەم لە ماڵەوە خۆشحاڵی خۆی دەربڕی ئەمە با بە قسەشی چینەوەت بێ با بە کرداریش دەستی تیان نەبوو بێ دڵنیابن گوناهێکی گەورەی بۆ خۆی تۆمار کردووە. ئینسانی موسڵمان نەک ئەوەی تیرۆریز نییە، نەک ئەوەی تەقینەوە ناکە، نەک ئەوەی ئارامی وڵات تێک نادا بە کردار و بە گوفتار بە قسە، بەڵکو دەبێت بە دڵیش ناڕەحەت بێ کاتێک کە لە وڵاتەکەیە تێکدان هەیە، تەقە هەیە، تەقینەوە هەیە، کاولکاری هەیە، خوێن ڕشتن هەیە، کوشتن هەیە، با کوڕی تۆی تێدا نەبێ، با کچی تۆی تێدا نەبێ، با خزمی تۆی تێدا نەبێ، بڵێ مادەم کەسەکانی خۆم دوورن خۆیەکە ڕۆژی 100 کەس دەکوژرا، پەنا بەخوا با قسە و زمانی شتیانە بێت لە دڵەوە حەز بە ئارامی وڵاتەکە نەکەی، حەز بە پشێوی بکەی، حەز بە خوێن ڕێژی بکەی، حەز بە تێکچوونی وڵاتت بکەی، یەقینت هەبێ کەوا تۆش وەکو ئەو کەسەوای کە بەدەست دەستی ژۆدە خوێنی وڵاتەکەەوە خوێنی خەڵکەوە تێکدانی خاک و خەڵکەکەەوە. قورئان دەفەرمێ والعاقبة للمتقین، دڵنیابن دوا ڕۆژ بۆ کەسانێکە کەوا متەقی و خواناسی ڕاستەقینن. سەیری وردی قورئان کەن دەفەرمێ والعاقبة دوا ڕۆژیان بەختەوەریە، کەواتە دەکرێت ئینسانی متەقی لە ڕێگای دوور و درێژیشیاندا هەوراز و نشێو بەرزی و نزمی ناڕەحەتی خۆشحاڵی ئەمانەی هەموو بێتە ڕێگا، بەڵام والعاقبة دوا ڕۆژی ڕاستەقینە بۆ ئەو کەسانەیە کەوا متەقی و خواناسی ڕاستەقینن. چێ متەقیە؟ والعاقبة للمتقین چێ دەگرێتەوە؟ پەروەردگار لە سوورەتی الذاریات لە ئایەتی 15 دەفەرمێ إن المتقين في جنات وعيون، ئەو کەسانەی کەوا متەقین ئەو کەسانەی کەوا خواناسی ڕاستەقینن لەناو باخ و باخاتەکانی بەهەشتان، لەناو ئەو باخ و باخاتانەی بەهەشتا چەندەها عیون کانی و سەرچاوەی گرنگ و گەورەی ئاوی تێدایە. ئەم کەسانە آخذين ما آتاهم ربهم إنهم كانوا قبل ذلك محسنين، ئەو دەست و دیاری کە پەروەردگار بۆی دیاری کردوون زۆر بەڕێزەوە وەری دەگرن، بەڕێزەوە پەروەردگار پێشکەشیان دەکات. کۆمەڵە سیفەتیان هەیە متەقیەکان، ئەوانی کەوا لە بەهەشتا حەساوەن دەچنە ڕیزی متەقیانەوە، كانوا قبل ذلك محسنين، پەروەردگار دەفەرمێ ئەوانن لە زەمەنی ژیانی دنیای خۆیاندا محسنین زۆر چاکە کار بوون، بەخوا بە پارەیان بە ماڵ و سامانیان بە عیلم و زانیاریان بە قەدر و حرمەتیان لەناو کۆمەلگادا بە نوسح و نەسیحەت و زمانی خێر و ئامۆژگاریان خێرکەر بوون، دەستی خێریان هەبوو، خێریان بڵاو دەکردەوە، خەڵکیان لە شەڕ ڕزگار دەکرد، خەڵکیان بە خێر ئاشنا دەکرد، خەڵکیان لە چاو بە فرمێسکیەوە دەکرد بە زەردەخەنە، لە بێماڵیەوە دەکرد بە خاوەنی ماڵ، لە نەزانینەوە دایانهێنانە سەر ڕێگا ڕۆشنەکەی زانیاری و عیلم و زانست، خەڵکیان لە نەزانین ڕزگار دەکرد لە کۆیلایەتی بۆ ئازادی خوازی بە نوسح و نەسیحەتی جوان لە شەڕانیەوە دەیان کرد بە ئینسانێکی ئاشتی خواست. ئەو کەسانە کان و قبل ذلك محسنین، ئەوانە پاداشتیان لای خوای پەروەردگارە و لە قیامەتە کلیلی بەهەشتیان دەدرێتێ. دووەمیان لە صیفاتەکانیان كانوا قليلا من الليل ما يهجعون،
ئەماتە بە دوو جۆر مانا دەکرێت یعنی بەشێکی کەم نەبێت لە شەو کە خەوتون و پێداویستی جەستەییان لە خەوا چەند سعاتێک پڕ دەکەنەوە ئەوەی تری لە مەغریبەوە هەتا نوێژی بەیانی بەشی زۆری دانیشتون زیکر و یاری خوای پەروەردگار دەکەن تەفسیری قورئان دەخوێننەوە فەرمودەی پێغەمبەر دەخوێننەوە صلی الله عليه وسلم دەست نوێژ هەڵدەگرن و دەچنە سەر بەرماڵ شەو نوێژ دەکەن تەسبیحاتی خوا دەکەن كانوا قليلا من الليل ما يهجعون معنایەکی تری ئاەتەکە ئەوەیە بەدەگمەن نەبێ زۆر بەی هەرە زۆری شەوان شەو نوێژیان هەیە یعنی جار هەیە خەو خەبەرت نابێتەوە لە سەفەرێکی ماندووی نەخۆشیەکە یعنی دەگمەنن ئەو شەوانەی کەوا شەو نوێژیان نەبێ بە زۆری شەو نوێژیان هەیە بەڵام تەکەبور بە شەو نوێژەکەیانەوە لێ نادەن سەیری قورئان چۆن هەموو یەکتر تەواو دەکا ئێمە خەڵکانێکمان هەیە بەداخەوە لەلات دانیشە بەس باسی خۆی دەکا وەڵی لەخوا بە زیابێ مامۆستا شەو نوێژم نەبێ تا بەری بەیان بە خەبەرم وەڵە دوعای خێرم بۆ تۆش کردووە دوعای خێرم بۆ فڵان کەس کرد نە ئەمانەی کە ئەهلی شەو نوێژن ئالی چاکە و خێرکردنن وبالأسحار هم يستغفرون بەشێکی زۆری شەو لەسەر بەرماڵ بوون چاو بە فرمێسک دوعای خێریان کردووە سوژدان بۆ پەروەردگاری خۆیان بردووە خێریان کردووە حەسەناتیان کردووە لە خزمەت قورئانە قورئانی شەو نوێژیان خوێندووە بەڵام کە دەگەنە بەری بەیان وبالأسحاری لە دەمی پارشێواندا پێش نوێژی بەیانی یستەغفرون ئەم جاڵێن یا ڕەبی خوا لێمان ببوورە یعنی تەکەبور نەک بە عیبادەتەکەیانەوە ناکەن خۆیان هێشتا وە گوناهبار دەزانن هێشتا دەڵێن خوای من نەمانتوانیوە حەقی بەندایەتی تۆ بدەین سوپاسی ئەو هەموو نیعمەت و ناز و خەڵاتە بکەین کە تۆ پێت بەخشیوین یا ڕەبی خوا لێمان خۆشبی کەواتە ئەوە ئیوا هەیە لێدا تێدەکەوێت چاکەکاریشی زۆرە عیبادەتی شەو نوێژیشی زۆرە بەڵام خۆی پێوە ڕادەدا بەسەر خەڵکە یەکێ لە ساڵحان و خواناسان لەگەڵ کوڕەکەیدا شەو نوێژیان دەکرد بەری بەیانی بوو ئالۆ کاتەدا هێشتا بانگی بەیانی ندا بۆ کوڕەکە سەری بردە دەرەوە وتی باوکە گیانوەرە سەیری ئەو هەموو ماڵەکە حچی ڕووناکی چرایەکی لێ نایە نیشانەی ئەوەیە ئەو عالەمە هەر هەمووی خەوتووە بەس لێمە بە خەبەرین خۆزگە هەموو خەڵک شەو نوێژی بکردایە باوکی وتی ڕۆڵی جان خۆزگە ئێمەش وەکو ئەو خەڵکە بخەوتی نایە نەک تۆ بەم چاڕکات شەو نوێژە خۆت پێ لەو خەڵکە خەوتۆ چاکتر بێ جار هەیە خەڵک خەوتووە لە تۆی سەر بەرماڵەکە نێتی باشترە چونکە تۆ تەکەبورت بە عیبادەتەکەەوە لێدا وبالأسحار هم يستغفرون ئەو کەسانی کە ئەهلی تەقوا و خواناسی ڕاستەقینەن لە بەری بەیانیاندا ئەو کاتە خەریکی ئیستیغفار و ئەستەغفر الله و داوای لێبوردنن لە خوای پەروەردگاری خۆیان وفي أموالهم حق للسائل والمحروم ئەو کەسانە نەک میراتی خوشک و براکانیان ناخۆن نەک غەژ لە خەڵک ناکەن نەک فێڵ ناکەن نەک تەزویر ناکەن نەک دەستبڕی لە بازاڕان ناکەن بەڵکو ئەو ماڵی کەوا بە حەڵاڵی پێکیانەوە ناوە کە بەڕەنجی شانی خۆیان دروستیان کردووە خوای گەورەش یارمەتی داون و ماڵێکیان کۆ کردوێتەوە حەقون بەشێکی لێ دیاری دەکەن بۆ فەقیر و هەژار والمەحروم و کەسانێک کە خۆیان داوا دەکەن وڵە وەڵڵاهی فڵان کەس هەژاری یەخەی پێگرتوم ئەزانی سوالکەر نییە بەڵام بژێوی ژیان و نەبوونی و نەخۆشی و ناخۆشی ژیان وای لێ کردووە کە داوا دەکا بەڵێ خەڵکی نەفریاکەون و ڕەحمێکم پێ بکەن و هاوکاریم بکەن والمەحروم سەرەڕای ئەوە بەدووی ئەو کەسانەدا دەگەڕێ کەوا بەهۆی هەژاریەوە هێندە عیزەتی نەفسیشیان بەرزە مەحروم بوون کەس ئاماژەیان پێ ناکا کەس خێریان پێ ناکا لە هیچ تەلەڤیزۆنێکەوە دەرناکەون لە دەرگا و کۆمپانیا هیچ دەوڵەمەندێک نادەن ئەم دەگەڕێ بە شوێنیاندا ئەو مەحرومی بێ بەشانەش دەدۆزێتەوە لە هەژاری ڕزگاریان دەکا پێداویستەکانیان بۆ دابین دەکا قەرزەکانیان بۆ دەداتەوە ماڵیان گەرم و گوڕ دەکا کەلوپەلی ماڵیان بۆ دابین دەکا چارەسەری نەخۆشیان دەکا دەرمانیان بۆ دەکڕێ شیری منداڵیان دابین دەکا ئەمانە بەڕاستی لەو کەسانن کە خوا دەفەرمێ ئین المتەقینە فی جەنات وعیون وەڵای ئاو تەقوادارانە لە ڕۆژی قیامەتە عاقبەتەکان ئەوەیە فی جەنات ئەو هەموو باخ و باخاتە خوای پەروەردگار بۆ خۆی بە وشەی زۆر باسی بکە ئەبێ ئەو باخ و باخاتە کە خوا بفەرمێ زۆرە ئەبێت چەند زۆر بێ بەس خوا زان لە بەهەشتا چی بۆ ئیماندارانی متەقی دیاری کراوە وعیون ئەو هەموو ئاوا ئەو هەموو کانیە ئەو هەموو سەرچاوە هەڵدەخڵێ کەواتە با کارەکانت پوخت بن بێڕیابن پاک و پوخت بن
وەکو هەنگ کار بکەین. ئێستان هەنگ کاری بەنیهێنیە. ئەڵێن کاتی خۆی ئەرستۆ شانەی هەنگی دروست کرد، ئەو شەش پاڵوە کۆلەکانی بۆ دروست کرد، هەموو شانەکانی بۆ دانا، بەڵام هەمووی شوشە بوو. یعنی هەر هەنگێک بچویان ناو کونەکەی خۆیەوە، ناو ئەو پورەیە خۆیەوە، هەموو خەڵک لە دەرەوە چاوی لێ بوو. ویستی بزانە داخۆ بە چه هۆکارێک، داخۆ بە چ شێوازێک ئەم هەنگە هەنگوینەکە دروست دەکات، چاویان لێ بێ. ئەڵڵا سوبحان الله یەک هەنگێک نەچوە ناو ئەو شوێنانەوە، نەچوە ناویەوە، هەر هەموو شوێنەکەیان بەجێ هێشت چونکە نادیارە. بۆ ێسەیەکی هەنگ لەکوێدا هێلانە دروست دەکات، لەکوێ شانەکانی دادەنێ، لە قەڵشی شاخا دایدەنێ، لە کلۆری دارێکا کە زۆر بە زەحمەت دەدۆزرێتەوە، زۆر بە زەحمەت دەدۆزرێتەوە. ئێمە ئەوە تا دەچین لە قوڕ بۆی دروست دەکەین، لە دار بۆی دروست دەکەین، بۆ ئەوەی ئەو هەنگە بەو نادیاریە لە شوێنی خۆیان دایدەنێ. مثل المؤمن مثل النحلة لا تأكل إلا طيبا ولا تضع إلا طيبا. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کۆتاییدا ئەم فەرمودەیەتان بۆ دەخوێنمەوە کە دەفەرمێ مسلمان وەکو مێشەنگ وایە، بەس پاک دەخوا و بەس پاک دادەنێ. یعنی شتی پاک نەبێ، شتی نایخوا، شتی پیس ناخوا، و ئەوەش کە دایدەنێ شیفایە، پاکە، خۆشترین خواردنە. ئیمام ابن القەیم دەفەرمێ هەنگ کاری پەنهان و تۆکمەیە، هەم پەنهان بە پەنهانی کار دەکات، نایڵێت تۆ چاو لێ بێ. ئەرستۆ کە شوشەکەی بۆ دانا لە ناو شوشەیە هەنگوینی دروست نەکرد، بێ شوێنەکەی پەنهان بێ، هەمووها زۆر بە تۆکمەی و بە مەزبوطیش دەیکە. ئەمە پێی دەوترێ ئیخلاص. کەواتە الإخلاص أن لا تطلب على عملك شاهدا غير الله ولا مجازيا سواه. إخلاص ئەوەیە داوای پاداش لە کەسێک نەکەی غەیری ئەڵڵا، و هەروەها چاوی کەس نەبینی بەسەر خۆتەوە غەیری ئەڵڵا. داواکانم لە خوای پەروەردگار کەوا کارەکانمان ڕێک و پێک بێ وەکو هەنگ شاژنی هەیە و هەموو ئەندامەکانی کار دەکەن، بەڵام شاژن فەرمانیان بەسەرا ناکە، بڵێ تۆ دەبێت بەس ئەمە بخۆی، تۆ بەس لەم شوێنە کار بکەیت، تۆ بەس ئەمە لەوێ دانەی. واتە وڵاتی پێشکەوت و وەکو شانەی هەنگوایە، هەم سیستم و نیزامی هەیە، هەم ئەندامەکانی ئازادن لە کاری ڕەوا و شەرعی و یاساییدا. خوای پەروەردگار وڵاتمان پڕ خێر و بەرەکەت کە، ماڵەکانمان ناوەدان کە تا ئەڵقەی داهاتوو هەموو لایەکتان بە خوای پەروەردگار دەسپێرم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.